سڵاوتان لێبێم کاتتان باش من بژار دەباخم ئەمڕۆ لە تۆڕی میدیای ئێستاوەیەکێک لە بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ تاو توێ دەکەم 24 کاتژمێر بەر لە ئێستا و لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە ڕێگەی درۆنەوە وڵاتی تورکیا هێرشی کردە سەر شاری سلێمانی و فڕۆکەخانەی نێودەوڵەتیەکەی دیارە دوای ئەم هێرشە ئەگەرچی زیانی گیانی و ماڵی بەدواوە نەبوو بەڵام کاردانەوە ناوخۆی و گیانەکان لە ئاستێکی باڵا دابینە لە ناوخۆی هەرێمی کوردستان سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان لە ڕاگەنراوێکدا ئیجانی و هێرشەی کرد کە لەلایەن وڵاتی تورکیا بەسەر شاری سلێمانی بۆسەر ئارامی ئەم هەرێمە کراوە لەلایەکی دیکەوە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بامان شێوە لە ڕاگەنراوێکدا ئەو لایەنانی شەرمەزار کرد کە بوونەتە چاوساغی وڵاتانی بێگانە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە ناو شاری سلێمانیدا لەگەڵ ئەمانەشدا لە سەراستی عێراق و هەرێمایەتی بامان شێوە کاردانەوەکان بەردەوام بن ئەمڕۆ شاندێکی باڵای حکوومەتی عێراقی کە لەسەر ڕاستپاردەی محەممەد شیاع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق هاتنە شاری سلێمانی و لەگەڵ لیژنەی باڵای ئەمنی سلێمانی وە کەسایەتە سیاسی و ئەمنیەکانی شارەکە لە کۆبوونەوە دابوون و پاشان چوونە شوێنی ڕووداوەکە دواتر لە ڕێی راپۆرتێک ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق ئامادە ئاگادار دەکەن و لامان کاتەوە بڕێرە لە ئایندێکی نزیکدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێی لیژنەکانی پەیوەندی دەرەوە لیژنەی ناوخۆ کۆنسوڵخانەی و باڵێزخانی تورکیا لە عێراق بانگێشت بکەن و هۆشداری بدەنە سەبارەت بۆ هێرشە لە ناکاوی کە 24 کاتژمێر بەر لێستا بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئەنجام درا من بۆی کە قسەی جدی لەسەرم بابەتە بکەین و هەڵستی جدی لەسەرم بابەتەکەی چونکە بابەتێکی مەترسیدارە و تا ئێستا ئەمە یەکەمین جارە کە بەم شێوەیە ڕاستەوخۆ لە نزیک شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان درۆنی تورکی هێرش بکەنە سەر شاری سلێمانی کە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆەوە مەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتیان دروست کردەوە من گفتوگوکردنیە ئەم بابەتە تاوەکو زانیاری زیاتر بزانم تاوەکو بزانیم بۆچوونی چاودێرانی سیاسی لەسەرم دۆخە چیە ڕووناکبیرەکانمان چی دەڵێن لەسەرم بارودۆخی کە قسە زۆر لەسەر کەلایەنێکی دیاریکراوە بە ئەنقەست بۆ شار نوێژکستانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە دیاریکراوی لە پرسیێناردەکردنەوە تێرەم بۆ سەر حکوومەتی عێراقی بشارێتەوانێ پەنا دەباتە بەرەم سیناریۆ جیاوازانی کە ئێستا دەوێت لە سنووری پارێزگای سلێمانی دەبێ خوڵقێنێ بۆ گفتوگۆکردنیان بابەت ئێستا بە شەوی کە ڕاستەوخۆ لە لەندەنی پایتەختی بەریتانیاوە بەڕێز مامۆستا عەلی کەریمی چاودێری سیاسی ڕووناکبیری کورد میوانداری دەکەم و گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم مامۆستا عەلی سڵاو لێبێ سپاس کە لەگەڵ مای کاک دەنگ نایە هیچ مامۆستا عەلی جۆت لێمە ئەڵئان هات ئێستا هات سپاس دەکەم کە ئەم چەند خولەکە لە کاتی خۆتی بە من لە لەندەنی پایتەختی بەریتانیەوە بە شەوی کە ڕاستەوخۆ لەگەڵما دەبی سپاس زۆر سپاس زۆر سپاس پرسیارەکە دەگە بڵێ ئەو مەمنون دەبم زۆر باشە سپاس بۆ جەنابیشت بۆ پرسیارە لەگە جەناب تا دەست پێکەم دوێنێ ئاگداری ئەو دۆخە ئەمنیەوەی کە لە سنووری پارێزگای سلێمانی گوزەرە بەڕاستا وەکو چاودێرێکی سیاسی وەکو کەسێک کە خوێندنەوەت هەیە بۆ ڕووداوەکان و چەند ساڵێکی ژیانت لە ناو شاری سلێمانیدا بەسەر بردووە هۆکاری ئەم ڕووداوە چی بوو چیە لە پشت ئەم ڕووداوانەوەن کە لە سنووری پارێزگای سلێمانیدا ئەنجام دەدرێت بە تایبەت ئەوەی دوێنێ کە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا و بە درۆنی تورکی هێرش کراوە کاکە وەڵی دەنگتان نایە نازام دەنگی ئێوە بۆ من نایە هیچ دەنگی ئێوە قەتع بوو دیسان دەنگی ئێوە قەتع بوو ئێستا جۆت لە دەنی منە ئێستا دێتەوە بەڵێ هەموو جارێ ئێستا دێتەوە بەڵێ ئێستا هاتەوە باشە هەوڵێن بە کورتی پرسیارەکەت لێ بکەم بۆی بگاتەلات کێ لە پشت ئەو هێرشەی دوێنەی تورکیا بوو بۆ سەر شاری سلێمانی چاوساغی تورکیا و میتی تورک کێ لە هەرێمی کوردستان تا بەم شێوەیە تورکیا هێرش بکاتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە دڵنیایی ئەو کارەی کە دوێنێ کرا لە شوێنێکی پابلیک لە شوێنێک کە خەڵکی مەدەنی و سویل پێیدادێن و دەڕۆن و خەڵکانێک لەوێ دادێن و دەچن کە ڕەنگە هەر هیچ کاریشیان بە سیاست و کوردایەتی و یا ئەو شتانە نەبێت کابرایە کە دێ بۆ سەفەر بۆ سەردان ئەجنەبێ بێگانەیە ئەمە بەڕاستی لە هیچ قوتوویەکی عەتاردا ئەمە ناگونجێ و ئەمە حتا بڵێ کارێکی قێزەونە کارێکی پیسە کارێکی گڵاوە کە ئەتۆ بێ لە شوێنێکی وەکو مەتار لە شوێنێک یا مەسەرم پاسێک بتەقێنەوە یا تارێک بتەقێنەوە ئەمە یەکجار کارێکی قێزەونە لەوەیدا هیچ قسەی تێدانێک کە کارێکی قێزەونە بەڵام ئێمە هاتووینە و ڕۆکانە لەگەڵ جەنابتان باسیەوە بکەین کە بۆ چوونەکان بەرەو چی دەچن بۆ وامان لێ دەکەن بۆ وا دەکەین لە خۆمان ئەمن پێم وابێ ئەوەی کە ئەو ڕۆکانە لە هەرێمی کوردستان ئەو ناکۆچانە و ئەو وەزعیکە دروست بووە ئەمە زۆرتر
دەگەڕێتەوە سەر ناکۆچی خۆمان. لایەکی کورد ناپاکە کاکە، لایەکی کورد پاک نییە لەگەڵ کوردایەتی، لایەکی کورد لەگەڵ ئەو هەرێمە پاک نییە. ئەویش ئێوە بێ ئەملا ئەولا من بە هەزاران جارم باس کردووە. بنەماڵەی بارزانی هەر لە کۆنەوە، هەر لە کۆنەوە لە 61ەوە تۆ بڵە، پێشتریش ناڵم لە زمانی قازی محەممەدی کە بەڕاستی ئەوانە هاتن بە نێوی ئەوەی کە پشتی کۆمارەکەی قازی بگرن لە مەهاباد. بەڵام دوایە بۆ خۆمان دیتمانەوە مێژوو پێمان دەڵێ کە چەند بەنامەردی چۆن ئاوا پشتی مەهابادیان چۆل کرد و پشتی کۆمارەکەیان چۆل کرد و بۆ خۆیان تیان تەقەلاند و شێخ ئەحمەدی ناردەوە بۆ بەغدایەوە بۆ کوردستان و بۆ عێراقێ و ئەوی خۆشی ڕۆیش لەگەڵ جەماعەتێک ڕۆیش بۆ سۆڤێت 12 ساڵان پاڵیان لێداوە و خەریکی کەیف و خۆشی و خواردن و خواردنەوە و ژن و ئەوانە بوون. دوایش هاتنەوە لە سەیاسەت سەری عەبدولکەریم قاسمێەوە کە هێنانیەوە. ئەویش بەڕاستی ئەو خەباتجێڕ و ئەو شۆڕژگێرانە بوون کە ئەوڕۆ یادی یەکیانە مامۆستا برای مەحمەد کە ئەوانە چوون بەرەو پیری وهێنانەوە وەکو ئەوەی کە کابرایە کە بە هەرحاڵ ئاوارە بۆ لەسەر کوردایەتی ئەوانە. ئەو ڕۆکانش ئێمە ئەوانە فرامۆشکە. ئەوەی کە ئەمن مەبەستمە ئەو ڕۆکانە بیڵم ئەوە دەڵە مێژوویە و حەکایەتە، حەکایەت نیە و مێژوویەکی ڕاستەقینەشە کە من سەدان جارم باس کردووە. بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە دەگوزەرێ لەو 30 ساڵی ڕابردوو، ئێمە لە 30 ساڵدا بە دڵنیایی دەمانتوانی وڵات بین، دەمانتوانی نەتەوە دروستکەین، دەمانتوانین دەوڵەت دروستکەین. بەڵام چێ نەیهێشتەوە، چێ خواردی، چێ تاڵانی کرد؟ ئەوانن کە ئەو ڕۆکانە بە نێوی شەریکی حکوومەتەکەی هەرێمی کوردستان بنەماڵەی بارزانی هاتوون دەمان خۆن کاکە، دەمان خۆن، تاڵانە تاڵان. تۆ وەرە بزانە مناڵێکی تازە پێگەیشتووی نەوەی مەلا مستەفای، نەوەی نەتیجەی مەلا مستەفای دەچێ لە مەغریب و لەولا ئەسب دەکرێ بە 100,000 دلار و قەمەرە و سیارە دەکرێ بە 100,000 دلار. منداڵە فەقیری هەڵەبجە و گەرمیانیش ئەوە لە برسان دەمرن، نەم مەجای خوێندنیان هەیە نە مەجای خۆپێگەیاندنیان هەیە. یعنی ئەم زوڵمە ئەم ناعەدالەتیە تا چۆ دەڕوا؟ یعنی ئەم برادرانە نایەن لە خۆیان پرسن ئەخە و ناعەدالەتیە تا چۆ دەڕوا؟ فەرموو. باش مامۆستا عەلی، من لێرە ئەمە لەسەر یەک بابەت بدۆستێنم بۆ هەر کاتێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تروسکاییەک شک بەرن دڵیان بە بابەتێک خۆش بێگوی کەمە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەبوو کاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵیان خۆش بووی کە حکومەتی هەرێم نەوتی ڕادستی بەغداگر ئەگەر هەیە کێشابووریەکان چارەسەر بێ. ڕاستەوخۆ حکومەتی هەرێم بە دوای کێشەیەک ئاگەڕەکان بە خەڵکە جارێکی بخاتەوە قەیران. چه حکومەتێکە بە لە سەرانسەری هەری گیانە کە هێندە ڕقی لە میلەتی خۆی بێ؟ ڕەحمەت لە بابت ئەمە زۆر ڕاستە. کاتێک ئەوان ئەوەندە دەزانن ئیشەکەیان قێزەونە، ئەوەندە دەزانن کە شانیان کەس بووە لەوەی کە دەستنەوە بەغا ئەخە دوی نێو پێرێ بوو. ئەمە باسی قازی محەممەدی دەکەم باشە لێ گەڕن خەڵک لە بیری نییە. جیلی ئێوە نەوەی ئێوان ئەو نەوەی کە ئەو لەسەر جادەی مەولەوی و دێ و دەڕۆ ئەوەی لە بیر نییە. بەڵام کاکە خۆ دوینەکانە ئەوەمان لە بیرەکە ئەوان دایان کوت تەلاقماندا، عێراقمان تەلاقدا، دێنادان هێنا فەقیرێکی هەژاریان دێنا سەر جادەی دی کوت جنسیەکەت بدڕێنە، پاسپۆرتەکەت بدڕێنە، ئێمە تازە کوردی، ئێمە تازە دەوڵەتی کورد. یعنی ئەوانەمان دوینێ دیت. ئەی باشە ئەتۆ بەبێ ئەوەی کە هیچ عوزرێکت پێدا بێت، هیچ ئارەقەیەکی شەرمەزاری بە تەوێڵتەوە بێت، دەچی دیسانەکانە ببێەوەی کە نەبات دیوە نە عوزرت پێدادێ نە بارانت دیوە هاتۆی نەبە دەچی دەڕۆی کاکە ئاغای سوودانی ئێمە مخلیسین ئاغای سوودانی فەرم و کاکەوە نەوتەکەت. ئەی باشە تۆ نەدەکوت ئابووری سەر بەخۆە ئەتۆ کابراایەکرد نەهێ نابوو نازانم ژن بوو پیاو بوو وەڵڵای ئێستاش نەمزانی ئاشتی چێ بوو ئەتۆ هێنەت تێنادەت کود ئەوە سەر بەخۆیمان بۆ دروست دەکا نەدەکوت کاکە نەوتی سەر بەخۆ ئاوامان لێ دەکا ئاوامان دەمان کاتە دەوڵەت ئەدیوە چ بوو دوێنەکان تەسلیمت کردەوە. یعنی ئەمانە هەموو جارێ شکستێک بە شکستێکی دیکە بە شەرمەزارێکی دیکە لەبیر خەڵک دەبنەوە، مەعاش نادەن شتێک دەخوڵقێنن لەبیر خەڵکی دەبنەوە. بۆیە بەڕاستی ئەو ڕۆکانە من داوا لە کۆمەڵانی خەڵک دەکەم بەسە بە گوێی بەداحەکان مەکەن. جا ئەو زار یەک شتی دیکەی خێزەونیان هەیە بەڕاستی لە کۆنەوە هەر کاتێک زانیان شتێک بەیانی دوو بەیانی یەخیان دەگرێت بۆ خۆیان قسە ناکەن،
هیچ شێک لە تایفەی بارزانی نایان قسە بکەن. ئەخ کاکە تۆ نەوەکەت سەرۆکی حکوومەتە، ئەی سەرۆکی حکوومەت دەبێ بێ قسام کا کاتێک کێشەیەکی ئاوا هەیەکە کوڕی مامزەلالی کاقوباتە تۆ قسەی کردو باشە زۆر چاک قسەکەی کردو وەرە ئەتۆ دەبێت جوابی بدەیەوە نەک مەداحێکت بە نێوی قسەکەر و وتەبێژی حکوومەت ئەمە زۆر عیبە ئەمە زۆر عیبە بەیانی کە ئاش بوونەوە دەڵڵا خۆمە نەمان کورد دەستن دەست ئەستۆ یەکتر دەکەن خۆمە نەمان کرد وڵا ئەوە جوتیار بوو ئەمێ لەسەر ئەمێ لەسەر ئەم نقطەیە بۆستین ئەمێ لەسەر ئەم نقطەیە بۆستین حتمما ڕاگەراوەکەی دوێنەی حکوومەت هەرێمی کوردستانە بینیوە ئەمە ڕاگەرای حکوومەت بوو ئەمە قسەی مؤسساتی و دەوڵەتداریە و گەوی خوان بانگەشەی بۆکە دەمەویست ئەوەی بڵێم کاکە جان دەمەویست ئەوەی بڵێم کە ڕاستە ئێمە چەند ساڵ لەوەی پێش لە بزوتنەوەی گۆڕان کوتیان وڵا سیاست بە نەخێندەوار ناکرێت بەڵام کاکە ئەوانە هەموو دکتۆرا و ئاکادمی ئەوەن بەڵام بەڕاستی دەبێت بیگۆڕین نەخێندەوار نین خوێندەوارن زۆریش خوێندەوارن ئەنواعی شادە لە هاروارد و لە ئۆکسفۆرد و لەوانەشان هەیە بەڵام سیاست بە کۆیلە ناکرێت ئەوانە گەورەکانیان کۆیلەی میتن کۆیلەی تورکیان ئەم قسەکەر و تەبێژ و نازانم سەرۆکی فراکسیۆن و ئەوانەشان کاکە کۆیلن یعنی مەداحن تۆ ئەگە چاو لێ بکەی لە زمانی سەفەویەکان لە زمانی عوسمانیەکان کۆمەڵی خەڵکی وەکو ئەوانەی کە ئێستا ناوتێنان ئەوانە هەبوون لە دەربار ئیشیان فقط ئەوە بوو بە شان و باڵای خاوەنشکۆیان هەڵدەکوت هیچ کاری دیکەیان نەبوو جا خاوەنشکۆ بە ڕۆژی ڕووناک مەسەلەن پیسایی دەکرد لە هۆندەی لە لای باخچەکەی ئەو دەهات دەیکوت ئای لەو پیسایە جوانەی ئای جا شێری بۆ دەکوت جا پێی هەڵدەکوت بەستەی بۆ دەکوت ئەمانە مەداع لە کۆنەوە هەبوون لە ناو دەرباری ئەو زۆردارانەدا بۆیە بەڕاستی خەڵک دەبێ بێتە سەرەوەی دوای مەعاش خواردن دوای شەڕی داعش دوای ئەو هەموو کێشەی ئەخ کاکە عیب 30 ساڵە 33 ساڵە ئێمە نەبووینە کەیانێک تازە بە تازە دەچین کەیانەکە لەسەر سێنێکی ئاڵتونی پڕ لە نەوت دەدەینەوە پێشکەشی سوودانی دەکەینەوە ئەیێ ئەمە شوورەیە دەبوو خۆیان تەرکی وڵاتیان کردبایە کاتێک دوینێ پێرێکانە ئەوان چوونە بەغدایە و یعنی بەبێ شەرم پێ دەکەنی ئەقە بەچی پێ دەکەنی کاکە بەچی پێ دەکەنی نەوەکەی مەلا مستەفا لە بەغا دانیشتووە لەگەڵ سوودانی پێ دەکەنیە کاکە قوتۆ سەرکەوتوو نەبووی خۆتو ئیمتیازێکی سەیر و عەجایب لە سوودانی وەرنەگرتووە دەبوو سەر دەبن خۆدنەی لە خەجاڵەتیان کە میلەت ئەمن دوێنێ پێرێ کوتم ئەمە دەڕۆین بەرەو دەوڵەت و پاسپۆرتەکانتان پسووتێن و عێراقمان تەلاقدا و وامان کرد ئەو ڕۆکانە بەڕاستی ئەمە شەرمەزارین ئەوەمان بۆ نەکرا ئەوە مەجبورین هاتووینەوە بەر دەرگای خاوەنشکۆ ئێوە لەبەر دڵی ئێوە لەبەر خۆشگوزەرانی ئێوە ئێمە ئەو شکستەمان قبول کرد دەبوو ئاوای قسە کردبایە نەگەوەی کە بڵە ئەمە سەرکەوتنێکی دیکە بوو جا خۆشی ئەو بنەماڵی ئەوەیە ئاش بەتاڵ بە سەرکەوتن دەزانن سیویەکی ئاب بە سەرکەوتن دەزانن هەڵاتنەکەی مەلا مستەفای بە سەرکەوتن دەزانن کوڕە کاکەیتی بەستا کوڕە میلەت بەخاتری خودای وەڵڵاهی ئەمن گلەیی لەوان ناکەم بیلاوەتە ئەمن دەزانم زۆردار تابووی بکرێ زۆرداری دەکا بەڵام ئەمن دەبێت گلەیی لە میلەتەکەی خۆم بکەم ئەمن دەبێت گلەیی لە نوخبە و ڕۆژنامەنووس و خوێندەوارەکەی خۆم بکەم گلەیی لە ئێوە بکەم کاکە بژارجات تاکەی ئێمە دەبێ بێدەنگبی فەرموو باشە مامۆساعەلی کاتە قسەکانی تۆ دەرخەریەوە ڕاستیان کە هەر کاتێک تروسکاییەکە بێ لە هەرێمی کوردستان ئەم حکوومەتەوە ئەم حیزبە دیاریکراوی کە باست کرد ڕوبەر باشە گریمان لە ناوخۆی هەرێمی کوردستان یەکێتی خراپ بوو بزوتنەوەی گۆڕان بە سەرۆکایەتی نەوشیوا مستەفا خوالی خۆش بێ خراپ بوو هەموو هێزولایەنە سیاسیانی ترکە هەن لە پاشکۆیە هەر خراپن ئەی خۆ پارچەکانی دیکەی کوردستان حکوومەتی هەرێم بە دژایەتیکردنی ناوخۆ نەوەستاوە ئێستا مامۆساعەلی وەک دەبینرێ دژایەتی ڕۆژهەڵات دەکا هی ڕۆژاوە دەکا هی باکوور دەکا ئەم بەرەیکردنەوەی ئەم هەموو بەرەی جەنگەل لە خۆت لە کاتێک هەمووی هاوزمان و هاوخێنی خۆتن بۆچی لایەنێکی دیاریکراوەیە پاڵەپەستۆ لەم حکوومەتە بکایە ئەمە بۆ خۆیان هەروان کاکە ئەوانە قسەکەی جەنابتان زۆر ڕاستە ئەوان مەبەستیان ئەوە نییە کە یەکێتی دوژمنایەتی دەکا یا فڵان بەرپرسی یەکێتی فڵان بەرپرس باشە و فڵان بەرپرس خراپە نا ئەوان نیان شاردوێتەوە من ساڵی 79 لە بیرە پێشمەرگە بووم کاکە بژارجات بۆ خۆم لە ناو ساحەی ڕۆژهەڵاتی کوردستان و قیادە مۆقەتەوە هاتن و کارە ساتی حەکاری و ئەوانم هەموو بە چاوی خۆم دیوە
ئەوان بلەمێژە ساغ بوونەوە ئەگەر هەر شتێک لەسەر دەستیوان نەبێ هەر شتێک لەسەر دەستیوان نەکرێ ئەوان دوژمنایەتی دەکەن وەڵڵای ئێوەستاوە چەند ڕۆژە لێرە لە غوربەت خەریکی کتێبێکم بە ناوی بیرەوەرەکانی جەمیل مەحۆ جەمیل مەحۆیەکێک لە دۆستانی نزیک و دەروێشێکی مەلا مستەفا بووە لە زیندانی ڕایەت و ئەوانەدا جینی کردووە و بڕۆن ئەو کتێبە بخێنەوە بزانن ئەو بەدبەختە کە تا ئەمری هەبووە هەر دەروێشی مەلا مستەفای بووە مەلا مستەفا چی بەسەر هێناوە چی بەسەر سعید ئاڵسی هێناوە دوو برادری بێدەستی یەکتر بە کوش داوە دوایە کانەش دێ دەڵێ ئەم شوانی بۆیە دەکوژ بچوو کا برادەرەکەی خۆی کوشتو برادەرەکەی خۆشی سعید ئاڵسی هەر بۆ خۆی کوشتێتی یعنی ئەمە تەواوی مێژۆکەیان لەسەر تاسەری مێژۆکەیان موامەرە ئەو ئەوی کوشتووە ئەو بەدەستی ئەوی دیکە کوژراوە یعنی ئەو زیندانەی ڕایەت و ئەوانە کاکە باوەڕکەن ینی کە ئەو نووسەرێکی وەکو جەمیل مەحۆ باسی دەکا لە یا مەسەلەن زورار دەرگەڵەیی باسی دەکەن لە سۆڤێتیان کردووە کاکە دەبێ میلەت بڕۆنەوانیان بۆشی کەنەوە بەڕاستی یعنی بەسە یعنی ئێمە پێویستیمان بە ڕۆشنگەرێکی تەواو هەیە لەو میدیانەی کە هەمانە خۆشبەختانەش ئەو ڕۆکانە ئەوە تا ئێوە بەبێ ئەوەی کە تەلەڤیزۆنێکی گەورەوانە میدیایەکن لە سوۆسیال میدیا زۆری زیاتر لە قەناتێکی تەلەڤیزۆنی زیاتر بینەری هەیە بۆیە ئەمن دەڵێم دەبێ ئەو ڕۆکانە ئێمە ڕۆشنگەری بکەین لەسەر ئەو بنەماڵەیە ئەگەر میلەتانی دیکە دەردی بێدەرمانی وەکو ئێکۆنۆمی وەکو فەقیری وەکو هەژاری مەسەن سۆمالی ئەو جوورەشتانەیە کاکە ئێمە میلەتی کورد دەردێکمان هەیە ئەویش سەرەتانێکە لەسەر گۆی مەمچی دایکی نیشتیمان شین بووە ئەو سەرەتانە ناوی بارزانیە بۆیە ئێمە دەبێت لە حەولی ئەوە دابین کە ڕۆشنگەری بکەین لەگەڵ میلەتەکەمان لەگەڵ لاوەکانمان لەگەڵ نەوەی نوێ تازە بن بەجار و جەحەندەم ڕۆیشتە تەواو بووە من نایبینم بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە 10 ساڵە 11 ساڵە چاوی لەو میدیانەیە چاوی لەوەیە کە تۆ دەبێت ڕۆشنگەری بۆ بکەیت دەبێت پێی بڵێ ئەو بۆ خۆی نازانێت نەوەی تازە نەوەی مۆبایلە نازانێت چەپ و ڕاستەکەی خۆی چۆن تەشخیصدا ڕاستە لەباری معلومات و ئێجوکیشن و ئەوانەوە زۆر زیرەنگن بەڵام لەباری مێژەوە دەبێت پێیان بڵێ کاکە ئەوەی کە ئەو ڕۆکارە تۆ بووی دەسی سەرجات ئاڵاکەی دەخۆتەوە دەپێچی و دەچی لەسەر سندوق دەنگی پێدەدەی خائینی تۆیە ئەوە کە ئەو ڕۆکانە ئەتۆ بە بەژن و باڵای هەڵدەڵێ ئەوە مەداح بۆەوەی نابێ ئەمە دنیا و کۆمەلگای کوردیدا جێی بێتەوە چونکە ئێمە نە ئیمپراتوریمان هەیە نە پادشا و سوڵتانمان هەیە ئێمە چوینە شاخی بەوەی کە حکوومەتێکی دموکراتی حکوومەتێکی مافی مرۆڤی حکوومەتێکی مەدەنی دروستکەین بینەوە لە شاخ ئەمە ئەوە حکوومەتەکەمانە یەکێکە دەکوژە نازانین ئەوی دیکەوی دیکە دەکوژە نازانین ئامۆزا ینی ئەمە کارەسات بۆیە ئەمن بەڕاستی ناومێدم لە ئەوڕۆی سیاسەتی کوردی لە باشووری کوردستان و دەبێ هەرچی زووتر بە تایبەت سلەیمانی فکرێکی بیرێکی چاک بۆ خۆی بکاتەوە و بیرێ بکاتەوە لەوەی کە چی دیکە داری ئەوانی دیکە نەخوا داری ئەوانی دیکە دەخوا سلەیمانی فەرموو باشە پێم خۆش بوو باسی سلێمانیت کرد و باسی ئەوە شت کرد کە چەند وەختە لە غوربەتای و تۆ ئەزمونێکی ساڵانێکی زۆری تەمەنت لە سلێمانی بردۆتە سەر ئەمێ ئەو کارە خەڵک دەپرسێت لە شاری سلێمانی بۆچی حکوومەت هێندە ڕقی لەم شارێ بۆچی حکوومەت بە هەموو زەربەیەک هەم شارە دەیخوا و شاگەشکە دەبێت لە خۆشیە بۆچی بە بەشێک لە خۆی نازانێ بۆچی جیاکارێ زۆرە لەگە سلێمانیەکە ئایا سلێمانی هێندە خراپە بۆ کوردایەتی و بۆ حکوومەتەکەی وە بۆ ئەو شۆڕشانی لە ڕابردوودا کراوە کە خۆی لە بنەڕەتدا نازناوی شاری هەڵمەت و قوربانی پێدرا و حکوومەت ئێستاوە پاداش تێداتەوە بۆ سلێمانیە کرێتە ئامانجی حکوومەتەکەی مەسرور بارزانی بە دیاری کراوی نا بەعکسەوە هەموو کوردێک لە هەر چۆرەدەیەک لە هەر شارۆچکەیەک لە باشوور لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژاوە هیچ کوردێکی ئەوە نییە کە خوێندەوار کوردێکی ڕۆشنبیر کوردێکی کە کوردایەتێ دەکا شاری سلەیمانی لە ناو جەرگ و دڵی خۆی خۆشتر نەوێت نمونەی منم کە من خەڵکی مەهابادم بەڵام ئەوە 44 ساڵە مەهابادم نەدیوە سلەیمانی جێگای لانکەی دایکی شارەکەمی بۆ من کرد و گرتوێتەوە و بەڕاستی سلەیمانی بۆ ژیان دەبێت ئەوانە خەڵکی هەولێر ڕقیان لە سلەیمانی نییە نا حکوومەت منیش مەبەستم حکوومەت و دەسەڵاتدارەکە ئاخر حکوومەت دەبێت بڵێ چیە کاکە حکوومەت درۆیە حکوومەتی ئیشتراکی نییە حکوومەتی شەراکەت نییە ئەوە تا دەبینەوە چەند مانگە
جێگری سەرۆکی حکوومەت کە دەبێت سەرۆکی حکوومەتی سلێمانی بێت هەر نەچۆ بۆ حکوومەت هەر نەچۆ ئەوەی کە ئێمە ئەوڕۆ دەبێت بیڵێن پەنجەی بۆ ڕاکێشین و لە سەری تەکید بکەینەوە ئەویش ئەوەیە ماڵی بارزانی ڕقیان لە مەلا مستەفاوە ڕقیان لە سلێمانیە ڕقەکەش ڕقێکی زۆر زۆر عەشایری ڕقێکی زۆر زۆر خێڵەکی ڕقێکە کە هیچ بنەمایەکی زانستی نییە بەڕاستی بۆیە ئەوە دەبێ ئێمە بە ئاشکرا ئەوە بڵێن ئەو ڕقی حکوومەت نییە جووتیار و موتیار و قسەکەر و تەبێژ و پێشەوا و بێشەوە ئەوانە مەداحن زیاتر نین ئەوانە تێکنۆقراتی حکومی نین دەوڵەتمەرد نین ئەوانە لە چۆ دەوڵەتمەردی لە چووە ڕاستە شەهادەیان دەچیرفایندایە بەڵام واقع بەڕاستی دەڵم ئەوەی نەیان بێ عەقڵ و شعورە ئەوەی نەیان بێ ئەوە چونکە مەداح کۆیلا عەقڵ و شعوری لە چۆ بوو ئەوانە دەبینین کە دێن لەسەر تەلەڤیزۆن و فەوری لێدوان دەدەن بەبێەوەی کە بزانن کە باشە ئەو لێدوانەی کە دوێنێ وتەبێژەکە کوێتی بۆ سەرۆکی حکوومەت نایەوە پێم بڵە بزانن خۆ سەرۆکی حکوومەت دەبێ بێ ئەوەی بڵە کاکە ئەوە کاری دوژمنانە و کاری ڕۆژاوایە و کاری مەزلوم عەبدی و نازان ئەوە دەبێ ئەو بێ و قسانە بکەم ئەگەر ڕاست دەکەی ئەگەر درێ ناکەی بە زمانی خەڵکەوە قسەم مەکە خۆ زارت هەیە ددانت هەیە زمانت هەیە وەرە کاکی سەرۆکی حکوومەت وەرە بڵێ کارەساتی مەتاری هەولێر سلەیمانی کاری دوژمنانی کوردە دەکاری ئەوەیە کە یەکێتی یا بافڵ دەچێت یارمەتی پارچەکانی دیکەی کوردستان دەکە وەرە پێوەرەوەی بڵێ وەرەوەی بڵێ ئەگەر ڕاست دەکەی کە تو دەزانی ئەوە درۆیە دەڵێ جووت یاربی لە خەیدە ناکە پێشەوا بی لە قەیدە ناکە ئەوانە بە ئەحمەق دەزانێت دێ دەڵێ کاکە ئێوە بیڵێت سبەینە ئەگە دوا ڕۆژ ئەمن هاتمە سەرەوەی کە کەومە دادگا و مەحکەمە و ئەوانە بکە ئەم دەڵم کاکە من نەمکتووە ئەوە خوکرا کاکە ئەو قسەکەرێکە بوو خۆی قسام بکە ئەوانەمان زۆر دیوە لە مێژووی سیاسەتی موامرەی ئەحزابی کوردیدا بۆیە ئەوانە حەقا باشیدی کە بە قسەی ئەوانە نەکەن بڵە کاکە ئەو قسەی کە بەمنی دەکەی ئەو شۆکانە وەرە کاکی جەنابی کاک مەسعود پیاو بۆ خۆت بیکە باش مامەساعەلی ئێستەیەکێک لەو تۆمەتانی کە بڵێن یان لە سیاغی ڕووکردنەوەکە حکومەت تاوەکو تۆمەت دراوەتە کاڵێت فەرمانڕا و حاکم بەدەستی سلێمانی بە ناڕاستە خۆ مەبەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەڵێت پاڵپشتی پارچەکانی دیکەی کوردستانە ئایا هاوکاریکردنی پارچەکانی دیکەی کوردستان ئەگەر ڕۆژهەڵات پێویستی بە باشووریەک بێ و ڕۆژاوا پێویستی بە باکوورێک بێ ئەگەر هەمانگیە بێ لە نێوانیانە چ هەمانگیەکە لۆجستی بێ یاخود معنەوی بێ مادی بێ هەر شتێک بێ ئەمە چێتە چوارچێوەی کە ئەمە مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروستکە ئەمە چێت چوارچێوەی خیانەت یا خیانەتەوەی کە تۆ ئەم هەمانگیت پێ ناخۆش بێ کاکە بژارەوەی کە تۆ دەڵێ نەتە ناخراب نێو چاواشنی ئەوە ئەرکە ئەوە ئەرچێکە دایکی نیشتیمان لەسەر منی داناوە وەکو مەهابادێک سابڵاغێک لەسەر تۆی داناوە وەکو سلەیمانێک لەسەروی داناوە وەکو ڕۆژئاوایەک ئەوە ئەرکە ئێمە چوار براین چوار خوشکین دابەش بووین بەسەر چوار وڵاتدا ئێمە دەبێ ئاگامان لێکتر بێت ئەو ڕێبازەی کە مامجەلال مامۆستا برای مەحمەد کاگنۆ شیرەوان لە قوتابخانەی سلەیمانی فێربوون و لە قوتابخانەی پیرەمێردەوە لە قوتابخانەی حاجی قادری کۆیەوە ئەویان ناردووە ئەمە مقدسە بەلای منەوە ئەو قسانە ئەو دیسکۆ ئەو وتانەی حاجی قادری مامۆستا برایمی هەمووی ئەوانە جێگای ئەو پەڕی ڕێزن جێگای ئەو پەڕی حورمەتن لەلایەن دایکی نیشتیمانەوە بەعەکسەوە ئەوەی کە ئەگەر ئەوان دەڵێن بافڵ یا سلەیمانی یارمەتی ڕۆژاوای کردووە من چەپڵیان بۆ لێ دەدەم ئەو پەڕی غیرەتە ئەو پەڕی چاکەیە ئەو پەڕی ئەوەیە کە ئەرچی خۆی بەجێهێناوە ئەرچی کوردایەتی خۆی بەجێهێناوە هیچ ئەتۆ ئەگەر ڕاست دەکەی بیکە بەڵام بە تۆ کوردی ئێرانت کوشت من بۆ خۆم دەزانم لە بیرما ئەتۆ لە 1960 و 1960 هەرچی شەو ڕژگێری کوردی ئێران بوو لە سلەیمانی موعینی لە مەلا ئاوارە لە خەلیل شەوباش ئەوانەی دیکەش کە بەدەستی تۆ نەکوژران تۆ بوویە باعیسی کە چۆن خۆیان تەسلیمی شای ئێران بکەنەوە تۆ ڕەپێدنان تۆ دەرتکردن تۆ خانە وێرانت کردن لە باشووری کوردستان ئەوان هاتبوون پەنایان هێنابوو بۆ شاخەکانی باشوور ئەتۆ ڕاودنان تەسلیمی ئێرانت کردنەوە ئێران هەمووانی کوشت دەنانا سەرکردەکەیان کە کاک سلەیمانی موعینی بوو هاتی گرتت
بەو پەڕی دوور لە عورفی عەشایر دوور لە عورفی پیاوەتی خۆت کوشتت ئەو جا مەیتەکەشت تەسلیمی شای ئێرانێ کرد بۆی کە شا بچێت لە کوچە و کۆڵانی مەهاباد و خانێ و سەردەشت و سنەبیان جێڕێ بۆی کە چاوترسێنی مناڵەکانیان پێ بکە ئەنی ئەمە لەوە قێزەوەنتنە من نازانم لەوە قێزەوەنتنە من نازانم چێ ئەی دوایوی کاکە ئەتۆ هاتی شەڕی خادمەوە قەتەر لەگەڵ ئێمە کرە من بۆ خۆمەوە تاسەق و زندوو لێرم کاکە تۆ ساڵی 79 کە خومینی هێرشی کردە سەر کوردستان و ئەو جیهادی ئەعلان کردو ئەعلانی ئەوەی کردو پۆستاڵەکانتان دەرمەهێنن حتا کونیە کوردی ئێرانە سەرکوت دەکەن ئەی کاکە تاقە لایەنێکە پشتی سپای پاسدارانی جوان و منداڵە ورکە و بێ ئەزمموی سپای پاسدارانی گرت کاکە قیادەمەوە قەتە بوو ئەگەر درۆ دەکەم وەرن کاکە فەرن کاکە فیلم هەیە وەرن کاکە لە بچن لە یوتیوب بگەڕێن بزان و فەرماندەکەی قیادەمەوە قەتە کە ئەو ڕۆژانە مردیش ئەبزانە بۆ خۆی لە شاخەکانی شنوێ دەڵێت چی دەڵێ هاتوین بۆ ئیمام بۆی کە پاکسازی بۆ ئیمام بکەین و یعنی ئەمە ئەتۆ باشە تۆ لە ئەینیشتر لە ڕۆژاوا کرد ئەمن لە بیرمە بۆ خۆم لە سلێمانی بووم نووسینم هەیە لەسەرەوەی کە تۆ خەندەقل لێدا تۆ کاتێک تەواوی دنیا چاوی لە کۆبانی بوو تەواوی دنیا چاوی لە ئەفرین بوو تەواوی دنیا چاوی لە جزیر و بۆتان بوو ئەتۆ هاتی خەندەقل لێدا کاکە جان ئەتۆ ینی ئەتۆ تاکەیت پێ وایە لە وەکو کەوەکە سەر دەبن بە فریدەنێ و کەس پاشتەرکرد نبینێ کاکە دەیبینین پاشتەرکرد زۆر پیسە کاکە هەمومان دەیبینین بەڵام مهم ئەوەیە کە هەر عەلی نەبێت هەر بژار نەبێت هەر ئەو نەبێت دەبێ ئێمە ئەو دیالۆگە ئەو قسانە ئەو نەسیحەتانە بەرینە ناو دڵ و مێشکی هەموو منداڵ و هەموو ئارەبانچیەک هەموو قسایەک تاکسیەک هەموو کرێکارێک هەموو دوکاندارێک هەموو مامۆستایەک هەموو تەلەبەیەک کە بابە ئێمە سەرەتان دەنێ و خۆماندایە وەڵڵان ئەگەر ئەوان یەک زەڕە پیاوبان یەک تۆز پیاوبان تورکیا ئاوە کەڵەگایەتی نەدەکرد بەڵام کاتێک تورکیا دەزانێت کە تورکیا ناشارێتەوە دوژمنی کۆترێکی کوردیشە تورکیا ناشارێتەوە دوژمنی داڵ و قەل و پڵنگ و حیوانەکان و جانەوەرەکانی شاخ و چێوەکانی کوردیشە ئەوە هیچ ئەو لاولای تێدانێ دەی باش بەڵام کاکە ئەتۆ بۆ یارمەتی دەکەی ئەتۆ بۆ پشتت گرتووە ئەتۆ بۆ هەموو خەڵکی سلێمانی هەڵدەستێ بەو فەقیری خۆیەوە کۆی دەکاتەوە زەلزەلە هاتۆ بوومە لەرزە هاتۆ لە ڕۆژاوا دەنێرن بۆ لە باکوور دەنێرن ئەتۆ ئەی بۆ شوورەی دەیدزی دەڵێ یارمەتی خێرخوازی بارزانی کوڕە عەیبە کوڕەکە ئاکاتۆ پێویستیتان بەوەی نییە تۆ چۆن تۆ ماڵی دزی دەکەی بە خێرخواز مەیکە کاکە مەیکە باشە مامەسالی من سپاس دەکەم زۆر حەزەکەم کۆمەڵی بابەت و پرسیاری ترت لەگەڵا بۆ ڕژێنە بەڵام دیارە دەرفەتەکارەوە نێ بەڵام ئەمێ بە کورتی وەڵامی کۆتا پرسیارم بیتوانێ ئەمانی کە ئێستا بە ئاسمان کرد هەمووی ئەتوانین بڵین لە ڕابردووایە ئەوەی کە لە ئایندایە کە لەسەر ئەرکی سەرشانی لایەنە سیاسیەکانە بەدەر لە بازنەی پارتی ئەرکی هاوڵاتیانە ئەرکی چاودێرانی سیاسی و خەڵکانی ڕۆشنفکری وەکو جەناب و وەکەوەی کە ئاماژەت پێ خەڵکانی ترە دەبێت چی بکرێت دەبێت جوڵەوەیەکی سیاسی دروست بکرێت بەرامبەر ئەم کارانی پارتی ستۆپێکی بۆ دانرێت چی بکرێت لەگە پارتیە چۆن مامەڵە لەگە پارتیە خەڵک چۆن کاردانەوەی بە بەرامبەر بە پارتی و بە حکوومەتەکەی هیچ گومانی تێدانێ ئەو ڕۆ دوژمنی سەرەکی میلەتی کورد ئەو ڕۆ دوژمنی سەرەکی دایکی نیشتیمان ڕاستەمە شەڕ دەکەین لەگەڵ ئێرانە بەرامبەر وەرە پێشێ دێمە پێشێ شەڕ بکە با شەڕ بکەم ئەوە تا ئەو میلەت ئەوە 6 دانەمانگە دوای شۆڕشی ژینا دێن دەڵێن وەرە پێشێ شەڕ بکە با شەڕ بکەم ئەوە تورکیا ئەوە دەڕوا بەرەوە هەڵبژارنێکی چارەنووساس ڕۆژاوای کوردستان چەند کانتۆنی دروست کردەوە دەبێت هەموومان بە دڵ و بەجان یارمەتی ئەو کانتۆنانە بکەین ئەوەی کە دەمێنێتەوە باشوور دەبوو ئێستا کوونێ سەتاسەتی خاکەکەی بەدەستی کوردانەوە بێت کە لە ڕێفراندۆمە ناموبارەکەکەی کاک مەسعودی کە هاتوو هاوار ئەخ باشە لەکوێی کاک مەسعود ئەتۆ ئەنە و ڕێفراندۆمەی کە دەتکودی تر ئەمن تەلاقم داوە ئێستا لەکوێ هاتی بەو ڕێفراندۆمە ناموبارەکەی کرد کەس نەیزانی تورک پێکردی میت پێکردی چێ پێکردین هاتووی لایەکی خاچی ڕۆژ باشووری کوردستانی کە هەمووی لە سەیاسەری ڕاپەڕین و شۆڕشەکە و مامجەلال لە بەغدایە و دیپلۆماسی مامجەلالی ئەو خاکانە هاتووە ژێر دەسەڵاتی کوردی
کاکە بە یەک شەو لە دەستتدا بە یەک شەو دۆڕاندت هاتوین نە ئەیبوو نە شوورەیی دەڵێ 16 ئۆکتۆبر 16 ئۆکتۆبریەکان کورە کاکە 16 ئۆکتۆبر تۆ بووی ئەخە عیبە کاکە با بینە پای حەق و عیساو 16 ئۆکتۆبر خۆت بووی لە دووکان کوبوونەوەتان نەکرد هەمووتانەوەتان نەکرد ئەی باشە یەکێتی لە کەرکووک دیفاعی نەکرد هەڵات کە واژ نەبوو لیوای کاکۆسەتی شەهیدیاندا ئەوانی دیکە لاهوری هەمویان لەوێ بوون ئەتۆ لەکوێ بووی کاکە تۆ کەماڵ کەرکوچەک لەوێ داناوە کە خوای بێغیرەتیە ئێمە دەیناسین ئێوە نایناسن کاکە ئێوە گەنجن ئەخ باشە ئەتۆ بۆ وا دەکەی ئەتۆ بۆ لێش دەدەی و هاوارش دەکەی نابێ ناکاکە تۆ ناتوانانی هەم لێ بدەی و هەم هاواری شکەی و هەم خێر نەکەی چۆن لەگەڵ مێزان مامەڵە بکرێت لە خۆناغەکانی ئایندا یەکێتی چی بکە خەڵک چی بکە وڵی کاکە دەبێت شەفابین لەگەڵ یەکتری بەڕاستی دەڵێم ئەم مەسەن دەڵێ دا قسەکەرێکی نازانم چی هەمومان دەزانین مەبەست یەکێتیە ئەیدە بڵێ یەکێتی دیا ئەولا بەعەکسەوە لای ئێوەش هەموو دەڵێن وڵا ئەوەی ئەولا کاکە ئەولا ماڵی بارزانیە والله بالله وتەڵڵی کاکە بژارجان 190 مەکتەبی سیاسی پارتی وەک من و تۆ بێگوناحن وەک من و تۆ بیر دەکەنەوە یعنی پارە فریوی داون یعنی ئەم 40-50 ئەندام پارلەمانە والله وبالله وتەڵڵی مەداح نەبێ زیاتر نین ئەسا عیبە ئەوانە لە پارلەمان زۆر عیبە خانمێکی کە باوچیان کوشت هاتۆ بۆ تا ئەندامی پارلەمان بەبێ ئەوەی کە هیچ بیری لێ بکاتەوە تەسریحان دەدا فڕی دەداتە دەریا ئەمە عیبە ئێمە نابێت سیاست لەگەڵوانە بکەین بەڕاستی لە مستەوایەکدانین ئەوانە ئەمن دەڵێم ئەوانە لەباری شەهادەوە بەرلۆری شەهادەیان پێەیە بەرلۆری چونکە شەهادەت چیە کاکە من تاوە لە لەندەنێم وەرە 50,000 دلار دێ شەهادەت بۆ بێنن ینی ئەمە زۆر سادەیە ئیتر عیبە ئەو ڕۆکانە خەڵک لەوە وریاترە بەهۆی دنیای مەجازی و سوشیال میدیا و سوزانم ئەو شتانەوە گوگڵ و موگڵەوە مەیڵێن عیبە بۆ خۆتان کاکە ئێوە شەهادەتان زۆرە بەڵام بەڕاستی ئەحمەقیەتیش زۆرە ئەحمەقیەت شۆڕش سیاست بە پیاوی نادان ناکرێت شەهادەت لەگەڵ دانایی زۆری فەرقە تۆ نادانت لە دەورە و ئەوە حقیقەتێکە کە من تێدەگەم لەباری سایکۆلۆژیەوە ئەوانە هەرچی کە خەڵکی ژیر و خەڵکی بەهۆش و خەڵکی بە عەقڵ و خەڵکی بە منتیقە لە دەوری خوایان دوور دەکەنەوە ئێستا من ئەو کتێبەی زەمین مەحۆی دەخێنمەوە هەر ئەو چەند ڕۆژە دەستم پێ کردووە پڕ لە شتیوە ئەوانە خەڵکی عەقڵیان ناوێت خەڵکی جێلە بە سنجوو خەڵکی نادان دەیانێ لە دەوریامێن بۆ ئەوەی کە ئەو ناتوانێت بە کەیفی خۆی لە پژملی من بدا ئەم دەڵم بۆ لێم دەدەی بۆ ئەو ناتوانێت بەم بڵە گوو بخۆ دەڵم بۆ بخۆم ینی ئەوان ئەمنیان ناوێت چونکە ئەو بۆیەی دەڵم بەڵام ئەوان خەڵکانێکیان دەوێت کە کوتی دادەی گوو بخۆ بڵە چەندی بخۆم ئەوەی دەوێت ئەوانەی کە ئەوڕۆ لە پارلەمان دانیشتون ئەوانەی کە ئەو ڕۆکانە وەزیرن ئەوانەی کە ئەوڕۆ وتەبێژن ئەو وتەبێژانەیان دەوێت کە بەبێ ئەوەی کە بیری لێ بکاتەوە نەعم سەیدی ئەمر کە باتەن فیزیکەم ئەوانیان دەوێت ئێمە دەبێت دیالۆگ لەگەڵ ئەوانە بەڕاستی ڕابگرین و بڵین کاکە ئەتۆگە قسێکت هەیە بۆ خۆت بیکە مەسرور بارزانی بە ناوی قسەکەرەکەتەوەکە کەس بە قسەکەری نازانێت کەس بە وتوبێژ ئەوە چەند ساڵە ئەو تۆ دەڵێ وتەبێژ چێ بە وتوبێژی ڕازی چێ وتوبێژی حساب بە وتوبێژدا وەرە بۆ خۆت وەرە بەری مەیدانە وەرە بۆ خۆت وەرە پای حەق و حیسێ و وەرە با بڵین بۆ دەکەی کاکە ئەتۆ دوێنێ پێرە بۆچوێ بەغدا بۆچی ئەو نەوتت بۆ تەسلیم کردەوە باشت کردووە ئێمە لە مێژە هاوار دەکەین کە ئێمە پیاوی ئەوە نین کە دەوڵەتداری بکەین ئێمە پیاوی دەوڵەت مردیمان نییە ئەوە باشت کرد زۆر بەڵام بە زۆر پیان کردی خۆ بەخۆشی خۆ تێر بووی چیرفانت تێر بووە ئەوە تا منداڵەکەت ئەسپی 100,000 دلاری و 3,000 دلاری نمایی شش پێ دەکا ئەیبیش ناکە فەرموو کاکەش مامۆستا عەلی کەریمی زۆر سپاس بۆ کاتێک کە بە منەدا خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە لەندەنی پایتەختی بەڕێتانیەوە لەگەڵ مابووی ئەگەر قسەیەک دوا پامێک بە کورتی مابێتی حەزەکەم بیگەێنی و دوا بەدوای کۆچایی بە بەرنامەکە دێنی وڵی مەتاری سلەیمانی یەکێک لە هەر دەستکەوتە بە نرخەکانی مێژووی گەلی کوردە
کە من بەش بە حاڵی خۆم بەڕاستی زۆرم ڕێز و حرمەت هەیە بۆ کارمەندەکانی، بۆ بەڕێوەبەرەکانی، بۆ ئەوەی کە بۆتە پردێک بۆ خەڵکانی گەرمیان و شارە زور و ئیوەکو ئێمەمانان و ئیوەکو خەڵکی ڕۆژاوا و خەڵکی هەموو پارچەکانی تری کوردستان کە بەو متارەی دەهات سوێ دەکەین. با بیپارێزین ئەم مەتارە تورکیا ڕاستە دایخستۆ، بەڵام بڕوا بکەن ئەمە بە نەسیحەت و بە ئاژاوەجێڕی لایەنی کوردی کە ماڵی بارزانێت ئەوە بووە، ماڵی بارزانێت تۆڵە لە کورد دەکاتەوە، ماڵی بارزانێت تۆڵە لە سلەیمانی دەکاتەوە. ئەوەی کە دێن دەڵن سلەیمانی هەغنی وابێ و نازام چی درۆ دەکەن، ئەوان دانەوێت سلەیمانی بڕوخێ، ئەوان دانەوێت سلەیمانی تێدا بچێ، بۆ چونکە ئەوان لە ڕۆژی ئەوڵەوە هەر لە زەمانی زۆوە پێش جمهوری مەهاباد کە مەلا مستەفا ئاوارەی سلەیمانی بووە، ئەوان ڕقیان لە سلەیمانیە. بۆیە ئەمە ئەو ڕۆکان دەبێت خۆمان یەکێتی خۆمان ڕابگرین، هەموو هێز و تواناکان و هەموو هێز و گروپەکانی ناوچەی سلەیمانی، با بڵین ناوچەی سەوز، دەبێت یەک بگرین، دەبێت پشتی یەک بگرین، دەبێت ڕایگرین و دەستکەوتە، دەبێت ڕای بگرین. ئەوان بۆیان نییە بە چەقەنەیەک بڕۆن فزولی بکەن لە لای میتی تورکیا و معلوماتی نادروستی بدەنێ، بوختانی بدەنێ، یعنی ئەوەی کە ئەوان دەچن بن جۆی کابرامی دەڵێن ئەوە مەزلوم لەوێیە و ئەوە جەمیل لەوێیە و ئەوە مراد لەوێیە و ئەوە نازانسی ئەمە عیبە، ئەو چەند ئەوان لە عیبەی تازە تێپەڕیبوون، عیبەی نازانن، بەڵام خۆ هەر بۆ دژە تاکتیکێک هەر بۆ هەر سیاسەتێک دژە سیاسەتێک دەتوانین بێنێ خەرمەش نوخبەمان هەیە و ژیرمان هەیە و برادری باشمان هەیە و برادری ئەمنیمان هەیە، بابێن بیرێ بکەنەوە بۆی کە چی دیکە ئەو دوو زمانەی ئەوان نەگاتە تورکیا یا ئێرانێ. ئەوە نەسیحەتی منە. زۆر سپاس بۆ بەڕێز بابەسا عەلی کەریمی، چاودێری سیاسی ڕووناکبیر کە ڕاستەوخۆ لە لەندەنی پایتەختی بەریتانیا لەگەڵ ما بوو. سپاس بۆ کاتی کەمێ بەمەدا مامۆستا عەلی. زۆر خۆشحاڵ بووم بە هیوای کاتێکی خۆش. بینەرانی تۆڕی میدیای ئێستا، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرما بوون. کاتێکی خۆش.